ئەمجا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم خوای گەورە ترس و خەوف لە دڵی کافرەکان دەرئەکا بەرامبەر بە ئێوە، واتە لێتان ناترسن. ئەوە کارەسات ئەمڕۆ بێباوەڕان وڵاتە زلهێزەکان لێمان ناترسن، ئێمە لەوان دەترسین. شتەکە پێچەوانە بۆتەوە. ئیمامی خالیدی کوڕی وەلید پێشەوا و پێشەنگ و قائیدی باوەڕداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، کاتێکە هات وڵاتەکانی لە بێباوەڕی و لە کوفر ڕزگار کرد بە ئیزنی خوا، تەماشای ئەو غیرەتەکە نامەیەکی نارد بۆ کیسرا پاشای فارسەکان، وتی ئەی کیسرا مسلمان بە سەلامەتە بی، ئەگەر مسلمان نەبی ئەی کیسرای پاشای فارسەکان، وەڵڵاهی پیاوانێکت بۆ دەنێرم يحبون الموت كما تحبون الحياة، هەروەکو چۆن ئێوە حەستان لە ژیانە، ئەو پیاوانەی کە من بۆتان ئەنێرم هەمویان حەزیان لە مردنە، هەروەکو چۆن ئێوە حەستان لە ژیانە. چەنێ تا مەزڕۆی ژیانن ئێوەی بێباوەڕ، ئەوان زیاتر تا مەزڕۆی مردن لە پێناو خوادا بکوژرێن. ئەگەر مسلمان نەبی ئەوانت بۆ نێرم. کاتێکی کیسرا نامەکەی خوێنایەوە، ئیمامی خالیدی کوڕی وەلید ڕەزای خوای لێبێ هەڕەشەی لێ دەکا، ئەگەر مسلمان بی سەلامەتن، حەقمان نییە بەسەرتانەوە. تەواو. کیسرا یەکسەر نامەی نارد بۆ مەلیکی سین، بۆ پاشای چین، نامەی نارد بۆ پاشای چین، وتی پێویستمان بە یارمەتیە. ئەی پاشای چین، جاران تەیارە نەبووە، بێ کابرا بە چەندەها مانگەم جاگەشتە ئێرانە، بە ئاسانی نەیەگەیت. ئێستاش ئەگەر تەیارە نەبێت جوولەکە چییە؟ جوولەکەی ترسنۆک چییە؟ ئەگەر تەیارە نەبێ ئەوانە پیاوی ئەوەن مسلمانان بکوژن نابەخ. پاشای چین نامەکەی کیسرای پێگەیشت، داوای یارمەتی و کۆمەکی ئەکا. مسلمانان هەڕەشەمان لێ دەکەن، ئێمەش چاریان ناکەین. ئەزانی وەڵامەکەی پاشای چین چی بوو؟ وتی ئەی کیسرا، یا کیسرا لا قووەتە لي بقوم لو أرادوا خلع الجبال لخلعوها. أي كسرى من ناتوانم بەرەو ڕووی سوپایەک ببمەوە کە باوەڕدارانن، ئەگەر بیانەوێ شاخێکی گەورە هەڵکەن هەڵی ئەکەنن، من چۆن نتوانم بەرەو ڕووی ئەوانە بمەوە؟ بەخوا حەقم نییە بەسەرتەوە. هیچ کەسێکی بۆ کیسرا نەنات، تەعمەن کیسرا لەناو چوو. ئەوە غیرەتی مسلمانان بوو، ئەوش بێغیرەتی حاشا عزری بێباوەڕان بوو کاتی خۆی. من ناتوانم لەگەڵ قەومێکا بجەنگم، من ناتوانم سەربازت بۆ بنێرم بۆ قەومێک ئەگەر بیانەوێ شاخێک لە بن هەڵکەن هەڵی ئەکەنن، من چۆن ناتوانم بەرەو ڕووی ئەوانە بمەوە؟ ئەوەیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە سزاتانەدا چونکە ئێوە ڕێگای خوا ناگرن، ئەو کاتە ترس و خەوفی ئێوە سام و هەیبەتی ئێوە لە دڵی بێباوەڕەکان و دژمنەکانتانە نامێن. ئەمڕۆ نەماوە، هەر حسابت بۆ ناکەن. بۆچی؟ لەبەر ئەوە خالیدی کوڕی وەلیدمان نەماوە، عومەری کوڕی خەتابمان تیا نەماوە، کۆمەڵە گەنجێکی ئیماندارمان تیا نەماوە. بۆیە ئەوەمان بەسەرا هاتووە، بۆیە مسلمانان ئەمڕۆ وایان لێ دێت. ئەگینا ئیمامی خالید زیندوو بوایە حەدیان چی بۆ شتانە بکەنەوەن. بەڵێ خۆشەویستان، بۆیە ئێمە بەم مرۆڤانەوە فەخر و شانازی دەکەین، نەک بە یاریزانێکی بێباوەڕی کافرەوە. بەمانەوە شانازی بکە، فەخر و شانازی بکە، بەمانەوە سەربەرز بە، نەک بە بێدینیەک بەدوای تۆپێکە ڕاکات. ئەوە حاڵەکەی ئێمەیە. معجیبی میسی و ڕۆناڵدۆ و ئاگای لە خالیدی کوڕی وەلید و عومەر کوڕی خەتاب نییە. ئەو حاڵی میلەتەکەمانە. بە دیار وتارێک و دانانیشێ پەڕێدا یەک سەعات و نیە دانیشێ بە دیار یاریەکە وزام ئەم کافرەی باتەوە ئەو کافرەی باتەوە. ئەو حاڵەکەی ئێمەیە. بەتەماین مەهابەت و سام و هەیبەتمان لای کافرەکان هەبێ نابێت. ئێمە شێت و شەیدای ئەوان بووینە، ئەوان حسابمان بۆ ناکەن، بە مرۆڤمان نازانن.